باسی ڕووسیا بکەین. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ چوار سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەی دوای 13 ڕۆژێت لە بڕیاری دادگای فیدراڵی کە بڕیاری دابوو بە هەڵۆشانەوە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان، هەروەها نادەستوری بوونی فرۆشتنی نەوت و ئیدارەدانی نەوت لە هەرێمی کوردستان. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکە، هەروەها مەسەلەی 200 ملیارەکە کە لە بەغداوە ئایا دێت چی بەسەردێ، و لە سەراسی کوردستانیش باز لە دۆخی موچە و دواکەوتنی موچەی موچەخۆران دەکەین. بۆ قسەکەن لە سەرم پرسە لە سۆدوی سەرەکی میوانداری بەڕێز دکتۆر بەختیار شاوەیز، پەرلەمانتاری پێشوو عێراق لە هەولێریشەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆر بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە کۆبوونەوەی چوار سەرۆکایەتێکەوە. ئەمڕۆ کۆبوونەوەی چەند ئەنجامدا دوای 13 ڕۆژ. دەڵێن بڕیارەکەی دادگا قبوڵ کراو نییە و هەرێم بەردەوام دەبێت لە گرتنەبەری هەموو ڕێکارێکی یاسایی و دەستوری بۆ پیادەکردنی مافە دەستوریەکانی. سەرنجت چی بوو؟ شتێکی تازەی تێدا بوو ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ؟ زۆر سپاسانەکەم. سڵاو ڕێز بۆ تەواوی بینەران. لە ڕاستیا ئەوەی کە ئێمە گوێمان لێ بوو ئەمڕۆ هەر دووباتکردنەوەی ئەو بەیاننامانە بوو کە بەجیا هەر یەک لەم سەرۆکایەتیانە کە لە سەرەتای دەرچوونی ئەم بڕیارەی مەحکەمەوە سەبارەت بە مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستان جارێکی تر هەرەوە گوێمان لەوانە بوو کە پێشتر وتی بوویان، چونکە لە یەکەم ڕۆژدا هەر یەکە لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، حکوومەت ئەمانە بڕیارەکەی دادگایان ڕەت کردەوە بە نادەستوریان زانی، لەبەرەوە بەڕاستی شتێکی تازەی تیانە بوو ئەمڕۆ. بەڵام ئەوەی تایە کە ڕەنگە ئەڵێن وەفدە نێرین یان با بڵێن لیژنە پێکەێنین بۆ بەدواداچوونی ئەو بڕیارە بۆ ئەوەی کە ڕێگەی پێبگرین لە ڕووی دەستوری و لە ڕووی قانونیەوە. دیارە ئەمانیش قسەی خۆیانیان هەیە بۆ ئەوەی کە ئەم بڕیارە لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ نەکرێت. باشە، بەس دەرفەتماوە بۆی بڕارەکە جێبەجێ نەکرێت؟ بڕارەکەی دادگە لەبارەی نەوتەوە؟ ئێمە لە عێراقدا ئەگەر سیر بکەین بەشێکی زۆر لەو بڕیارانە ڕاستە بڕیاری محکەمەی ئیتحادی، محکەمەی فیدراڵی با بڵین، دە ئەم بڕیارەکانی قەتعن و باتن و تەعن ناکرێن. بەڵام زۆر جار ئەکرێ ئەمانە لە ڕووی سیاسیەوە ڕێکەوتن بکرێ، چکە خۆتە زانی هەموو ئەو بڕیارانی کە ئەدرێوەیان هەموو پرۆسەی سیاسی، هەموو دام و دەستگاکانی دەوڵەت لە عێراقا بە حکوومەت و بە پەرلەمان و بە سەرۆکایەتیەکانەوە ئەمانە بوعدی سیاسیان هەیە و سیاسیەکانە توان کاریگەریانە بێ. بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە لە ڕووی سیاسی و لە ڕووی نەوتی و لە ڕووی ئیداریەوە بگەنە ڕێکەوتن، ئەکرێ دەرچەی بۆ بدۆزرێتەوە. بۆ نمونە محکەمە خۆی بڕیارێک دەربکە تەفسیری ئەم بڕیارە بە شێوەیەکی تر بکە بۆ ئەوەی کە بەزەوە قورزنی دکتۆر ئەگەر ڕێکەوتن بکرێت، کە تەبەن کاتێک ڕێکەوتن نەکرێ حتمما ئەبێ هەرێمی کوردستانیش ئەو داخوازیانەی بەغا لە ڕوو دەستوری و لە ڕووی قانونیەوە کە پەیوەندی بە مەلەفی نەوتەوە هەیە جێبەجێ وەکو چیانی چی جێبەجێ بکە؟ یعنی بۆ نمونە تەسلیمکردنی نەوتە، یان با بڵێن تەسلیمکردنی داهاتی نەوتە، ڕێکەوتنە لەسەرەوەی کە ئەوانەی کە ساڵانی پێشووتر ڕێئەکەوتین و جێبەجێ نەکرێن. باشە، بەس ئەو ڕەتکردنەوەیە هەر ڕەتکردنەوە سوود بە هەرێمی کوردستان دەگەێنێ، زیانی نییە بەردەوام هەر دەڵێن ڕەت دەکەن و نابێت گفتوگۆیە کە بێت سەدانی بەغدا بکرێ وەفدێک بڕوات. ئەزانی چۆنە ئەم بڕیارە ئەگەر جێبەجێش نەکرێ لێدانە لە پێگەی هەرێمی کوردستان، ئێمە بمانەوێ نەمانەوێ و لە هەموویشی بەرپرسیارانتر ئەبێ هەرێمی کوردستان خۆی تەحملی ئەمە بکە، چکە بڕیارەکە لە دوای 2012ەوە کە دەرچووە ئێستا ینی وا بڵێن ئەو سکاڵایە کە تۆمار کراوە ئێستا زیینوەکرێتەوە. بێ هەرێمی کوردستان و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان درک بۆ بکەن بۆ لەم کات و ساتەیە ئەم بڕیارە یان با بڵێن ئەم سکاڵایە زیین و ئەکرێتەوە، ئەهێنرێتە بەرباس و لێکۆڵینەوە. لە ماوەی 1-2 هەفتەی پێشووتردا
کۆمەڵێک لێکدانەوەی زۆر کرا لەسەر ئەم بڕیارەی محکەمەی ئیتیحادی و ئەتوانم بڵێم ناوەندەکانی میدیا و لایەنە سیاسیەکان و سیاسیەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆر زۆریان مەشغوڵ بوون بەوەی کە ئەم بڕیارە چییە، لێکەوتەکانی چین، دەرهاوی شتەی چی ئەبێ لەسەر پێگەی هەرێمی کوردستان. و بەڵام لە هەمووی گرنگتر بەڕێی من ئایا بەم بڕیارە ئەوەستێ محکەمەی ئیتیحادی بڕیاری تکێ بدوادادی؟ ئایا بڕیار نەگەر لەسەر مەلەفی نەوت لەسەر شتەکانی تر ئەبێ هەرێمی کوردستان خۆی بۆ ئەمانە ئامادەکا بە وەکو چیانی چاڕۆ لەڕووی چیەوە من ناتوانم بەتا کەس ناتوانێت نەک من بە تەحدیدی بڵێ بەیانی محکەمەی ئیتیحادی بەڵام چاوەڕوان کراوە دۆسیە بۆ بۆ چ وارێکە بڕیارێک دەربکا بوونە بە تەفسیری مادەی 140 بڵێ مادەی 140 لە کاتی خۆیان جێبەجێ نەکراوە تەفسیرێکی وای بۆ بدۆزێتەوە کە ئەم مادەیە دەستوری نییە، یان لەسەر مەسەلەی پێشمەرگە، یان لەسەر مەسەلەی جوڵاندنی هێز کە ئایا هێزی حکوومەتی عێراق ئەو ناوچان هەر شتێک لەم بابەتانە کە لە ناو دەستورە هەیە و جێبەجێ نەکراوە، یان با بڵێن بەهۆی خلافاتی سیاسیەوە بەهۆی خلافی ئیداری نێوان هەردوو حکوومەت جێبەجێ نەکراوە، ئەمە ئەگەرێکە ناڵێم ئەبێت، بەڵام ئەگەرێکە ئێمە مادام ئەمەمان بینی ئەبێ بۆ شتی تر خۆمان ئامادەکەی. کەواتە ئامادەکردنی ئێمە چییە؟ ئەگەر مەجابێ ئامادەکردنی ئێمە ئەوەیە کە چارەسەر بۆ کێشەکان بدۆزرێتەوە. یعنی ئەگەر دۆسی نەوت لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان چارەسەرێکی بۆ بدۆزرایەتەوە، یعنی هەموو ساڵێک هەر ئەیانی ناو ئەیان برد پینۆپەڕۆیان نەکرد، ئەوە 200 ملیارەکەمان بۆ هاتووە، ئەوە لەم لاوە حەیدەر عەبادی 370 ملیاری نردووە، ئەوە پێشتر نازام چی، یعنی کۆمەڵێک شت هێنایان بردیان چارەسەر نەکرا. یعنی پرسیارێکی جەوهەری لێرا خۆی بینێتەوە لە 2012 کە ئەم سکاڵایە بەرزەکرێتەوە لەلایەن وەزیری نەوتەوە بۆ محکەمەی ئیتیحادی. محکەمەی ئیتیحادی چاوپۆشی لێ ئەکا و نایجوڵێنێ کە ئەی بۆ باش لایانی بەرامبەر نایجوڵێنێ، ئەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ویان ئەوانی کە دەسەڵاتدارن ئەبوایە لە ماوەی ئەم 10 ساڵەیە خۆیان بە دوواداچوونیان بۆ ئەم سکاڵایە کردایە، خۆیان بیجوڵانایە و سەر نگومیان بکردایە. ینی با بڵێن بەپێی ئەو ناڵێن نادەستوری و ناقانونیە، ئێستا ناڵێن پێشەوەی ئەم بڕیارە دەرچێت بە ئەم بەڵگەوشتانەی کە ئێستا هەیەە ئەو کاتە بچوو نایبوو بیاوتایە جەنابی قازی ئەم شتە لای تۆیە، ئەم سکاڵایە لەسەر ئێمە لای تۆیە، ئەوە ئێمە هەر خۆمان هاتووین بێبەریبوونی خۆمان ئەسەلمێنین، قانونی بوون و دەستوری بوونی مەلەفی نەوتی و گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیا و شەریکاتی عالەمی کە هاتووە ئەمانە ئەکەین. یعنی کە تۆ شتێکت پشتگوێ خست و ئەو وڵاتە دانابوو بۆی بە خێویکەی خەڵک ژیانی خەڵک بەڕێوەبەی ئەبێ خۆشت بۆ ئەم ئەگەرە حازر. سوپاس دەکەم دەگەرم وڵات ڕووپاک خان، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت. دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم لەبارەی کۆبوونەوەکەی چوار بڵێن سەرۆکایەتەکەی هەرێم و پێ دوای ئەم بەیانەی کە دەرکراوە تعبیرە بڵێن لە پارتی لە یەکێتی لە گۆڕان و پێشیش حکوومەت بڵێن ئەم بڕیاری دادگای ڕەت کردە بەوتی قوبوڵکراو نییە. ئەم داکوکێکی ئەمڕۆ شەیە لە دۆسەی نەوت تەنار پێ دوای بۆچوونی پارتی نییە، بۆچوونی لایەنەکانی تریشە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەچیم. دیارە کۆبوونەوەی ئەو چوار سەرۆکایەتیە کە ئیمڕۆ ئەنجام دراوە شتێکی نوێ نەبوو، ئەو مۆقیفانەی کە باسییان کردووە یاخود ڕەئیان، چونکە ئەو کاتە حکوومەت و هەروەها سەرۆکایەتی حکوومەت و هەرێم و ئانە ڕەئی خۆیان گوت و لەسەر ئەم بڕیارە دادگای فیدراڵی بۆ تەنازوعی بینی قانونەکان و یەکلاکردنەوەی کێشە لە بینی قانونەکانە و دادگای فیدراڵی طبیعەتی دادگایەکە محکەمەکە وایە کە حکومەکانی دەردەچێ حکمی باتە و تانەی لێ نادرێ و دەبێ هەموو دامەزراوە دەستوریەکان پێوە پابند بن و جێبەجێ بکەن و ئێستا تاکە حل تاکە چارەسەر کە لەبەر دەمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەردەمی هەرێمە بەگشتی ئەوەیە کە بچێ لەگەڵ بەغدا
ڕێک بکەوێ یاخود دەست بە دانوستان بکە ئەو نەوتەی کە پێویستە و لە ساڵانی ڕابردوو لە یاسای بودجە ئاماژەی پێکراوە بۆ یاسای پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022 تەسلیمی بکە ئەگەر چەندی لە ناو یاسایەکە تەسبیت کرا بۆ بەشە بودجەی هەرێم وەرگێ بۆی خەڵکیش نەجاتی بێ لەو نەهامەتیە کە لە ساڵانی ڕابردوو لەم کابینێ و کابینەی ڕابردوو شتێک کەوتووە چکە بەڕاستی نەوت لە هەرێمی کوردستان نەبوو تەمایی خۆشببختی خەڵکی هەرێمی کوردستان نەوت بۆ تەمایەی بەدبختی خەڵکی هەرێمی کوردستان و نەهامەتی هێناوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان چکە لە خێر و بێرەکەی خەڵک نەی خواردووە تەنها حیزبی دەسەڵات لە خێر و بێرەکەیان خواردووە بۆ داهاتی نەوت و ئەو گرێبەستانەیەکی نەوتی کە کراوە ئەوەندە ناشەفاف و ناڕوونە وای لێ هات کە جیال لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان جیرۆ دەبوون لەسەر ئەو ناشەفافی داهات تا بە ئەمە گەیشت کە ئەو بڕیارەی دادگای فیدرالی لێکەوتەوە کە ئەو بڕیارە درا و دەبوو حکوومەت هەرێمی کوردستان و هەرێم کە لە 2012 سکاڵا هەبوو لەسەر فرۆشتنی نەود و هەروەها لە 2019 سکاڵا هەبووە بە هەمان شێوە لە 2021 سکاڵا هەبووە دەبوو ئەوان خۆیان بە دوواداچوونیان بۆ ئەم سکاڵایانە کرد بە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ئێستا ئەو بڕیارە دراوە بترسابان کە چەند ساڵە نەود بەسەر بەخۆ دەفرۆشن داهاتەکەی بۆ خۆیان دەخۆن نەخەڵکی پێ خۆش گوزەران دەکەن و هەروەها گرێبەستەکانیان ناڕوونە ناشەفافەوە نەبوو حکوومەتی عێراقیش ڕوونی دەکەنەوە کە ئێمە داهاتی نەود ڕۆژانە ئەوەندە دەفرۆشین ئەوەندەیەوە ئەو بڕەش دێتە خەزێنەی وەزارەتی دارایی یعنی هیچی ڕوون نییە گرێبەستەنەوتیەکان ڕوون نییە داهاتەکەی ڕوون نییە بۆیە بەم بڕیاری ئیمڕۆ گەیشتی بەڵێ ئەو بەیانەوە پێ دوایە تعبیرە لە هەر سێ لایەنەکە ئەو بەیانەی کە دەرکراوە کە بەرگریکردنە لە حوسێنێت توی هەرێم و پاشان ئەو یاسایش کە هەڵۆشێنراوەتەوە یاسای نەوتوغازی هەرێم ئێوە لە پەرلەمان کە کاتی خۆی 2007 دەرکراوە جێبەجێکراوە ناوڕۆکیەوە یاسایی کە ئێستاوان دەڵێن یاسای نەوتوغازی هەرێم دەستوری دادگاڵی وەشان لە کوردستانە جێبەجێیان کردووە بەڵێ یاسای نەوت و غازی هەرێم ژمارە 22 ساڵی 2007 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئاماژە بەوە دەکا کە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز هەبێ ئەو پرسانی پەیوەستن بە نەوت و گاز و وەرگرێبەستەکان لەناو ئەو ئەنجومەنە بڕیاری لەسەر بدرێ و گرێبەستەکان ئەو ئەنجومەنە بڕیاری لەسەر دەدا ئەنجومەنەکان پێکهاتەکانیان پێک دێ لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری پلاندانان بەڵام بەداخەوە ئەگەر باسی گرێبەستەکانی نەوت دەکەین ئێستا کە باز دەکرێت وەزیری سامانە سروشتیەکان ئەو وەزیرەی ئێستا ئاگاداری ئەو گرێبەستنیەوە ناژڵانێ داهاتی نەوت چەندە و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڵێ من ئاگادار نیم سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڵێ لە گرێبەستەکە لە کابینەکەی تر کراوە و هەروەها وەزیری پلاندانان بە هەمان شێوە وەزیری دارایی بە هەمان شێوە خۆ بێبەریکردن ئەوە پاساو نییە بۆ ئەوەی کە بڵێ من بەرپرس نیم چکە لە یاساکە خۆی ئاماژەی پێکراوە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز بەرپرسە ناکرێت تۆ قبوڵی بکەی کە چەند ساڵە بە پێی یاسا سەلاحیەتت پێدراوە قبوڵی بکەی کە گرێبەستەکان تۆ ئاگادار نەبی و نەزانی چۆنی کراوە و هەروەها بە هەمان شێوە دیوانی چاودێری داراییش کە من بەڕاستی نووسراوم بۆیان کردووە ئێوە تا چەند ئاگاداری گرێبەستی 50 ساڵەی نەوتن ئێوە تا چەند ئاگاداری فرۆشتنی نەوت و هەروەها ناشەفافیت کە لە داهاتی نەوت هەیە تا چەند ئاگاداری فرۆشتنی نەوتن و نەوت بە چەند دەفرۆشرێ هەرێم چەند نەوت دەفرۆشێ بەڵام بەداخەوە بێوەڵام بوون کە ئەوانیش بەرپرسن یان لەبەرەوەی ئەرکی سەرەکی دیوانی چاودێری دارایی چاودێریکردنی داهاتەکانە لە هەرێمی کوردستان ئەو داهاتە زەبەلاحەی لە نەوتی هەرێمی کوردستان هەیە چۆن دەبێت دیوانی چاودێری دارایی ئاگادار نەبێ چۆن دەبێت ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە خۆی بەرپرسە ئاگادار نەبێ بۆیە خۆی هەر چوار سەرۆکایەتێکە کە دانیشتون من دەڵم بەڵێ تعبیرە لە هەمویان لە بەرچی لەبەرەوەی هەر هەمویان بەرپرسن و مەسوولن و دەبێت تەحمولی مەسوولیەتیش بکەن بڕۆن لەگەڵ بەغدا چۆن ڕێک دەکەون وا ڕێککەون بۆ ئەوەی چیتر خەڵکی هەرێمی کوردستان لەو نەهامەتیە نەژی بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم وڵات ڕووپاکخان دکتۆر سەبارەت بۆی کە پێشتر وتت ڕەنگە شتی تر بەڕێوە بێ بەس لەسەر مادەی 140 پێشتر دادگا بڕیارەوەی دابوو کە نەمردووە وایە بڵێن مادەکە زیندووە و تا جێبەجێکنی هەردەمین وەکو مادەی 140 مەترسی لەسەر مادەی 140 نییە وایە لێرە ئێمە ئەوکو نمونەیەک باسم کرد ینی ئێمە ئەو شتانەیەکە بەلای خەڵکی کوردستانەوە موهیمە
بەلای قەزەی کوردەوە مویمە بۆ نمونە مەسەلەی کەرکووک خانەقین ئەو مەخمور شەنگار ئەو شوێنانەی کە یەک لەسەر سێ خاکی کوردستانن ئەمانە بەحساب بڵین لە دەست سووراوا جێگەمان کردوێتەوە کە ئەبێ چارەسەر بکرێ کێشەکانیان مادەیەکی بۆ دیاریکراوە هەل نەکراوە ینی مەبەستم لەوەیە بۆ منە مۆزۆعی پێشمەرگە مۆزۆعی ئەوەی کە زۆر حەقی هەرێمی کوردستان هەیە کە پشتگوێ خراوە و چارەسەرنی بۆ نەدۆزراوەتەوە و ئیهمال کراوە لە هەردوو لاوە ینی هەندێک جار ڕەنگە لێرەوە ئیشی لەسەر ئەوە کرابێت کە بۆ ئەوەی چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە بەڵام ئایا ئیشەکە تا چەند بووە و لەبەر ئەوەی کە لێرە لەناو خۆمانە ئەوە خەریکی کێشەوانە بووین یان با بڵێن خەریکی مفاوەزاتی هەندێشتی لابەلا بووە هەرێمی وەفدەکان بۆ نمونە ئەم شتانە باز نەکراوە ینی مەبەستم لەوەیە ئەمە ئەگەر بەمەوە بوەستەیە ئەوە زۆر باشە باش بەزیێنی چاوەڕوان کراوەی لەبارەی ئێستا باسی خاڵە سنووریەکان دەکرێت باسی فڕۆکەخانەکان دەکرێت باسیەوە بکەڵە یەک نمونەت پێ بڵێم ینی ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بووە باش وەزیری مالیە لێ بووە وەزیری مالیە لە قسەکردنیە کە باسی کردووە و توێتی لە هیچ شوێنێکی دنیاە نەبووە باسی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانی کردووە بە وازەحی قسەی کردووە من تۆزێ پێشەوەی کە بێمە ئێرە هەر ڤیدۆکەیشیان بۆ ناردم کە چیڵێ ئەڵێ لە هیچ وڵاتێکی دنیا شتیوانیە کە حکوومەت ئاگای لەوە نەبێ کە لە خاڵە سنوورەکان چی ئەگوزارێ چی ئەبرێت چی ئەهێنرێت چەند ترێڵە ئێمە هەر بە ژمارە تەخمینیە پێم ئەڵێن ئەو نێوەنە هیچ نە ئەگامان لێتی نە شەفافە نەچی نازانی چیتیا ئاکرێت چیتیا ناکرێ چی ئەبرێت چی ئەهێنرێ یعنی بۆ نمونە ئەمە با کورد و سەرکردایەتی کورد ئەوەی کە دەسەڵاتی هەیە لە بەغاوانە ئەبێ ئەمە زەنگە یعنی وەزیری مالیە لە بەرچاوی 280 ئەندام پەرلەمانی لێ بووە لە قاعەکە هەموو فراکسیۆنەکان لێ بوون ئەوە تا هەمومان گوێمان لێ بووە ئەزانین چیەڵە یەکسەر ئایا محکەمەی ئیتحادی ئاگای لەمە نییە بەمە نازانێ یخۆ ئەگەر یەک تاعن یەک پەرلەمانتار بەیانی ئەمە لە فەش بجوڵێنێ محکەمەی ئیتحادی دوور نییە بڕیارێکی لەمەی نەوتەکە تونتر دەرنەکە سەبارەت بە خاڵە سنووریەکان کە بڕیاریشی دەرکرد ئەو کاتە حکوومەت ینی دەستکراوە ئەکا بۆ ئەوەی کە ئەگەر ینی بەنمونە ئەگەر خاڵە سنووریەکان چارەسەری بۆ نەدۆزێتەوە و شەفاف نەبێ و داهاتەکەی حکوومەتی بەپێی ئەوەی دەستور کە باسیەکە حکوومەتی عێراقی ئاگای لێ نەبێ ئەو کاتە کیڵێ هێز ناجوڵێنرێ بەرەو هەرێمی کوردستان ئەی باشە ئێمە بۆ بگەینە ئەو مەرحەلەیە بۆ ئێستا ئەمە زەنگێکە ئەمڕۆ ناوی لە یەکەم جلسەی پەرلەمانە لێدراوە ئەبێ ئەمە ئاگامان لەوانە بێ یعنی تۆ سیرکە بڕیاری محکەمەی ئیتحادی کە دەرکراوە لە ناو ئەندامانی محکەمەی ئیتحادیە نۆ ئەندامان هەیە یعنی ئەگەر باسی ئەم بڕیارەکەین سەبارەت بە نەوت و شەفافیەتی نەوت و گرێبەستە نەوتیەکان و کۆمپانیەکان و غاز و ئەم شتانە لە ناو محکەمەی ئیتحادیە نۆ ئەندام هەیە لەم نۆ ئەندامە شەشیان سەر بەو هاوپەیمانێتیان کە ناوی هاوپەیمانێتی سوبحە یان هاوپەیمانێتی سێقۆڵی پێوترێ لە نێوان حەلبوسی سەدر بارزانی لەگەڵ خەنجەرە باشە شەش ئەندام بەوە یەکێتیشەوە با بڵێن چکە دوو کوردیتیایە دوو کوردیتیایە لە شەشەکە دوانیتیایە سەر بە خەنجەر و حەلبوسی دووشی مختەدا سەدر لە ئەنبار و لە دیارن دووشی مختەدایە سەدریە ئەوە شەش لە چەند لە نۆ یعنی دوو لەسەر سێ ئەگە پێنجیش بن هەر دەرنان ناتوانێت بڕوە باشە خۆ بڕیار بە دەنگدان کۆتایی ئەگەر ئەم شەش لە سێیە دەنگیان پێ نەدایە خۆ بڕیارە دەرنەئەچوو لەسەر نەوتی هەرێمی کوردستان یعنی مەبەستم ئەوەیە بەیانی دوو بەیانیش ڕەنگە لەسەر ئەوانەی تریش بە هەمان شێوە ئەما بێ یعنی ئێمە دڵمان بۆ خۆش نەبێت کە لە بەغا ئیتفاقیەک هەیە یعنی با بڵێن ئەمە ئیتفاقیەکی لە بەقووەتە حکوومەت تەشکیلەکە حکوومەت تشکیلەکە بەڵام خۆت بەرامبەر بە گەندەڵی بێدەن نابێت چاونان و قێنێ لە ناشەفافیەت و لە گەندەڵی لەوانە بەس کاتی خۆی کە یاسای دادگای فیدراڵی لە 2021 لە سەردەمی خولەکەیەوە پەسەند کرا پارتی ویکێتی دەنگیان پێدا بە یاساکە بەڵێ هەی بۆ ئێستا دەڵێن سیاسی بە تایبەتی پارتی دەڵێ دادگایە کە دادگایەکی سیاسیە ئەو کاتە مادەم ئەی
ینی مەترسی نەبوو لەم دادگای بۆ دەنگی پێدرا ئەتۆ بڕوانە ئەم دادگایە لە ماوەی هەفتەیە بۆ 2 هەفتە 3-4 بڕیایی دەرکرد باشە بڕیارێکیان تاعنێک بوودرا بوو لە سەرۆکایەتی پەرلەمان وتیان هەڵبژارنەکەی دروست نییە خۆت شارەزایت و ئاگاداری بڕیاری دووەمیان لەسەر مۆزۆی دوورخستنەوەی وشار زێباری بوو بڕیارەکەی تر لەسەر نەوت بوو یەکەم ئەم بڕیارەی کە لەسەر سەرۆکایەتی پەرلەمان بوو بڵین سەرۆکی پەرلەمان هەلبووسیە حاکم زاملی سەدریە جێگیری دووهەم پارتیە باش نییە لەمەیانەکان بڕیارە دەرچوو ئەگەر بۆ وەڵامی ئەوەی کە بۆچی پارتی واڵەیان هەر کەسێکی در بڵێ بۆ ئەوە پارتی هەمویان وتیان ئەوە محکەمەیە و دەستوری بجێبەجێ کردووە و پێشوازی لەکەین و بڕیارێکی ڕاست و دروستە و محکەمەیەکی تەواو ڕاستە و دروستە و محکەمەیەکی سەرڕاستە حسابی بۆ لایانی سیاسی و گوشاری سیاسی و تهدیدی سیاسی نەکردووە وایە دوای ئەوە کە بڕیارەکەی بەڕێز و شار زێباری دەرچوو لەگەڵ ئەم بڕیارەوە اینجا تەقای دروست بوو لەسەر محکەمەی ئیتیحادی کە ئەمە محکەمەیەکی سیاسی عین لە ماوەی چەند ڕۆژێکە تۆ سێر کە ئەم ئیزدیواجێ پێشتر و تەقەکردن نەبوو ئەو تەقەکردن نەک تەقەکردن پێشتر شاوی لۆغان بوو و شیرینی و شەکرا خواردنەوە بوو لەبەرەوە ئەم ئیزدیواجیەتەیە کە با بڵێین زەرریاوە لە کورد لە مەسلحەتی کورد لە ژیانی خەڵکی کورد لە بژێوی خەڵکی کوردستان یعنی لەلایەکەوە زۆر شت هەیە یعنی زۆر نمونە هەیە کاک حەکیم بە درێژایی ئەو چەند ساڵەی ڕابردوو پێشەوەی ئێمە بچینە بەغاو دوای ئەوەیش یەکێک لەو شتانەی کە بەردەوام بە ئێمە ئەوترا ئەیان و دەمانەیەک ریزی کورتیەکەیان یعنی ئەیان و لەگەڵ یەک ریزی کوردانین ئەمانە خۆفرۆشن پێیان کۆمەڵێ مستەڵەحی تەلەڤیزیۆن بۆ پەرلەمانتارەکان نەبوو بۆ مەجموعەیەکمان بووین هەمووان نەزانین چەند کەسێک بووین لەو فراکسیۆنی جیاواز بیرکردنەوەی جیاواز ئیسلامی تیا بوو ئەلمانی تیا بوو هەموو ئینەکان بوو بەڵام مەجموعەیەک بووین ڕەنگە تەحەفوزمان لەسەر سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هەبوو ینی من بە وازەحی پێت بڵێم پار ئەم وەختە نووسینی پار ئەم وەختە هەیە کە ئەڵێم نەوت لە دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستانە بووە بە بەڵا کە ئەم بڕیارە دەرچوو ئیتر خەڵک ئەمەی هیچ جارێکی ترین کردەوە جام لەم ڕۆژانەیە دیسانەوە ئەو تارم ئەوە کردەوە نیە ئێستا نە پەرلەمانتارموانە پار ئەم وەختە حتا بە فراکسیۆنەکەی خۆم و بە تیمی حکوومەتی خۆمم وتووە و لێشی پەشیمانی وتومە تکایە ئەم دۆسیەیە بدەنەوە بە بەغا ئەوە تا ئێستا محکەمەی ئیتیحادی ناچاری کردوون ئەگەر مەجال بگەڕێمەوە بۆ ئەو یەک ریزیە ئەمام قسێتەوە بۆ دوایی دەکەڕێم وڵات بۆی کاتر پاخانی ڕووپاکان سەبارەت بە پەرلەمانی کوردستان خۆتان لە پەرلەمان بە تایبەتی لەم خولە هیچ ئاگاتان لە داهاتی نەوت هەیە تا پەرلەمان بتوانێت پارێزگاری یاخود بەشێک لە پەرلەمانتاران بتوان پارێزگاری لە دۆسی نەوتکەن لە بەرامبەر بەغدا ئاگاتان لە داهاتەکەی هەیە یاخود پێشتر یاسای نەوت و غاز سندوقی داهاتی نەوتی تێدا بوو کە دروست بکرێ جێبەجێ نەکرا کۆمپانیا حکومیەکان کە دەبوو دروست بکرێن لە بواری نەوتە دروست نەکرا پترۆ دۆلار بۆ ناوچەکانەوە جێبەجێ نەکرا دەتوانن ئێوە پارێزگاری لەم سیاستە بکەن یا خۆتان ئاگادارن تا پارێزگاری لێ بکەن؟ بەڵێ کاک حەکیم هەتاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان بەگشتی ئاگادار نییە لە داهاتی نەوت پەرلەمانی کوردستان نازانێت نەوت بە چەند دەفرۆشرێ پەرلەمانی کوردستان نازانێت چەند نەوت دەفرۆشرێ یعنی داهاتی نەوت بەگشتی ناشەفافە ناڕوونە پەرلەمان نازانێت ئێمە وەکو پێم گوتی بۆ دیوانی چاودێری دارایی بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ وەزارەتی دارایی بۆ ئەنجومەنی وەزیران بەردەوام پرسیار دەنێرین نووسراو دەکەین ئەوەی دەربارەی نەوت بێ وەڵام نییە ئەوەی کە هەشە شتێکی ناڕوون یعنی بە ئێمە دەگوترێت تا ئێستا بە دەقیق نازانی خۆی بەپێی ئەوە کە باست کرد یاسای سندوقی نەوت و غاز دەرچووە کاری پێ ناکرێ یاسای نەوت و غاز کە ئێستا هەر دادگای فیدراڵی بڕیاری نادەستوری بوونیدا ئەویش کاری پێ نەدەکرا یعنی ئەوەی لەسەر داهاتی نەوتە و فرۆشتنی نەوتە پەرلەمانی کوردستان نایزانێ کە نەشزانی ناتوانانی ینی بەڕاستیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونی کەیەوە کە ئایا تا چەند داهاتەکەی چۆنە و چەندی دەبردرێ و چەندی دیار نییە
معقول نییە کاک حەچیم نرخی یەک بەرمیل نەوت نزیک دەبێتەوە لە $100 بەڵام هەرێمی کوردستان تاوەکو ئێستا وەزارەتی دارایی مانگێک دەڵێ $35 لە بەرمیلێک نەوت بۆم دەمێنێتەوە دێتەوە ناو خەزێنە مانگێک دەبێتە $25 مانگێک $31 مانگێک $32 یعنی معقولە خەرجی نەوت و بۆڕی نەوت ئەوەندە زۆر بێ لە 150 زیاتر بێ معقولە ئێستا نەوت بە $85 دەفرۆشرێ داهاتەکەی ماگانە نزیک دەبێتەوە لە 800 ملیار دینار و داهاتی ناوخۆ 300 ملیار دینارە و ئەوەی هاوپەیمانان 25 ملیار دینارەت بەڵام تا ئێستاش حکوومەت یاریمی کوردستان چاوەڕێی 200 ملیارەکەی بەغدا بکە ئاخر چ معقولیەتێک لەوەدا هەیە کە تەنها داهاتی ناوخۆ بە داهاتی نەوت دەتوانێت موچێ فەرمانبەران بدا بەڵام تا ئێستاش بە 50 ڕۆژجارێک موچێ فەرمانبەران دەدرێت ئێمە پرساندنمان بۆ وەزیری دارایی کرد مامۆستا عومەر گوڵپێ پرساندنی بۆ کرد بە واژووی 18 پەرلەمانتار بەڵام تا ئێستا وەزیری عەفو سامانە سروشتیەکان بەڵام تا ئێستا وەزیری سامانە سروشتیەکان نهاتووە بە پەرلەمانی کوردستان داوای ئەنجومەنی نەوت و هەرێمی نەوت و غازمان کردووە نایەن بۆ پەرلەمانی کوردستان داوای ڕوونکردنەوە دەکەین وەڵام نادەنەوە داوای راپۆر دەکەین هیچ وەڵامێک نییە ئەو ناشەفافیە لە داهاتی نەوت و لە فرۆشتنی نەوت وای کرد کە ئەو بڕیارە لە دادگای فیدرالی بدرێت بەشێکی خەڵکی هەرێمی کوردستان پێی دڵخۆش بێت چکە خەڵکی هەرێمی کوردستان خێری لە داهاتی نەوت نەبینیوە باشە ئەو یاسایی کە باست کرد کە بە پێی یاسای پەترۆدۆلار بەڵێ فەرموو بە پێی یاسای پەترۆدۆلار و هەروەها یاسای سندوقی نەوت و غاز لە هەرێمی کوردستان یاسای ژمارە یاسای لە 2015 کە دەرچووە دەبێ لێک بەرمیل $1 و هەروەها بە پێی یاسای ژمارە بە پێی یاسای 2015 سندوقی نەوت و غاز $2 و بۆ غازی سروشتیش لە هەر تەنێک $7 بۆ ئەو منتیقەیە بێ ئەو ناوچەیە بێ کە کێڵگەی نەوتی لێە تا ئێستا ئەوەش جێبەجێ نەکراوە ئەو ناوچانێک کە کێڵگەی نەوتی لێ و نەوتی لێ دەردەهێنرێ بوونەتە هۆکاری نەهامەتی و هەروەها چەندین نەخۆشی بۆ خەڵکی ئەو ناوچانە واتە ئەو یاسایانەی پەیوەستن بە بواری نەوت و غاز لە هەرێمی کوردستان هیچیان جێبەجێ ناکرێن بە باش و خراپیانەوە باشە لەبەرچی لەبەرەوەی کەس ئاگاداری گرێبەستی نەوتی نیە نازانی داهاتەکە بۆ کوێ دەڕوە باشە بەس سەبارەت بەوەی کە ئێستا لە من سەیری بڵین مەڵپەرێکی جیهانیم کرد لە 26 یەکەوە نەوت لە سەروی $90 بووە یعنی ئەمڕۆ گەشت بۆ $103 دوای هاتەوە $92 سە پەرلەمانتارەکان بەشیکەن باز دۆک هەر $350 ملیۆن یاخود بڵێن بە پارەکەی خۆمان 512 ملیار دینار دەگەڕێتەوە ینی هیچ ڕوونکردنەوەیەک نەدراوە لەسەرەوەی کە بۆچی ئەم بڕەپارەکەمە 6-7 مانگە نەوت $70 بێ و نەوت بهێرە و بڕەپارە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی حکوومەت ڕوونکردنەوەی نەداوە بێەوە حکوومەت هیچ ڕوونکردنەوەیەک نادە تەنها و بەدواداچوونانە ئێمە کردومانە $31 مان کە بووە $32 لە بەرمیلێک نەوت هاتۆتەوە ناو خەزێنەی وەزارەتی دارایی یعنی وەزارەتی داراییش نازانێ ئایا ئەو پارەیە بۆ چ دەڕوا بە ناوی ئەوەی کە بۆ خەرجی بۆڕی نەوت و بۆ خەرجی نەوت دەڕوا یعنی معقول نییە خەرجی بۆڕی نەوت و خەرجی دەرهێنان و وە فرۆشتن ئەوەندە زۆر بێ لە 150 داهاتەکەی زیاتر بێ یعنی اینجا ئەو $31 بۆ خزمەتی خەڵک و بۆ موچە بەکارنەیە یعنی اینجا لە پای ئەوە دوو حیزبی دەسەڵات کەوتونە ململانێ تەنها خەڵک دەچەوسێننەوە کە داهاتی نەوت کە بۆ نمونە نرخی نەوت بەرز دەبێتەوە داهاتەکەی زیاد دەکا داهات زیاد بکە هەر هەمان بڕی پێشمانگەکانی پێشتر دێتە وەزارەتی دارایی لەو لاوەش ئیدارەی ئەو لاش داهاتی ناخۆ تەسلیم ناکە و لێرەوەش حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە نرخی خزمەت گوزاریەکان یاخود خزمەت گوزاریەکان و بەشێک لە موچەی بۆ نمونە ئاساییشە و بۆ نمونە کۆمپانیای پاککەرەوەیە بۆ نمونە نەسریەی وەزارەتەکانە نەسریەی عەفو فەرمانگەکانە زۆنی سەوز لەولا بدرێ و زۆنی زەرد لێرە هەولێر و دوهۆک لە داهاتی ناوخۆ بیدەن ئێستا لە زۆنی سەوز 2 مانگە داهاتی ناوخۆ دەڵێن لە داهاتی ناوخۆ دەبێ بۆ نمونە کۆمپانیای پاککەرەوە بۆ نمونە بەشێک لە موچە بۆ نمونە فەرمانگە خەدەمیەکان دەبێت لە داهاتی ناوخۆ دابینی بکەن کەچی بانکەکان پارەی تێدانە و ئەوانیش داهات تەسلیم ناکەن واتە سلێمانیش داهات تەسلیم ناکە ئەوە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو کە کێشەی
پاک نەکردنەوەی شارەکان کە کۆمپانیاکان ئێستا دەڵێن ناتوانین ئێمە پاکی کەینەوە دروست بووە و هەروەها بۆ نمونە لە سلکی ئاسایش لە زۆنی سەوز موچە نەدراوە لەبەرەوەی کە داهات تەسلیم ناکرێتەوە ئەمە ئەم ململانەیە وای کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر زیاتر بکەوێتە نەهامەتیەک چونکە ئەمە هەمووی دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بچەوسێنرێتەوە سەرەتاییترین مافە موچەیە لە کاتی خۆی پێی نەدرێ بە 50 ڕۆژ حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت موچە دابەش بکە ئەوە چ جۆرە حکومڕانیە کە ناوەڵە هەردا بێتە دوو ئیدارەیی و هەر زۆرە و حیزبی دەسەڵاتی ئەوێ حکوم بکە و پێویست ناکە حکوومەتمان هەبێ و بێتە بارگرانی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان. سپاس دەکەم دکتۆر ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە پرسیارەکەم بێت نەسوەتەوە دەگەڕێمە وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز دکتۆر پێشتر ویست باسی یەک ڕیزی بکەی فەرموو قسەکانتەوە. ئەزای مەبەستم لە یەکشت بوو لە ڕاستیە ئێمە وەکوتم ئەو چەند ساڵی کە لێ بووین بەتایبەتی پار و پێرار یەک حملەی گەورەمان لەسەر بوو کۆمەڵی پەرلەمانتاری فراکسیۆنەکان بە دیدی جیاواز و بیرکردنەوەی جیاوازەوە بەڵام مەبەستمان بوو کە نەوت شەفاف بێ داهاتی نەوت بۆ خەڵک بێ خەڵک ژیانی باش بێش وە موچەی خەڵک باش بێ شتێک نەمێنێ بە ناوی مژدەی هاتنی موچە بەڵام بینیشمان کە هێرشێکی عەلامی توند و سیاسی لەسەرمان بوو کاری کاتێریان لەسەر دروستەکردین و ئەمانە کە ئێمە علاساس لەوەیەک ریزیتەکەین ئێمە دژی کوردین تۆ سێری ئەم خولەکە ئەم خولە یەشتا دانیشتنی پەرلەمان بە جدی دەستی پێ نەکردووە ئەمڕۆ دانیشتێکیان کردووە بۆ تەشکیلی لیژنەکان ینی تا ئێستا هیچ شتێکی وا نەبووە ئەوە لە مانگی دەوە انتخابات کراوە 5 مانەکە 5 مانی ڕێک زیاتریش تقریبا 5 مان و 20 ڕۆژە باشە لەم فترەیە چی ناشرین هەیە ڕوویدا لە ناو ڕی ئەوەی کە پێی وترێ یەک ریزی کورد وەکو ئێمە کەسمان لەوێ نین وەکو ئەوەی کە لە مەیدانی تەحریرە چی نەکرا بە یەکتری لافیتەی کورد بەرامبەر بە کورد لافیتیان هەڵواسی و شتی ناشرین و زەربیان لێدا بوو لە وێنەکانی عەرەبەکانیش سێریانە کردین خۆ ئەوە ئێمە لێرە نەبووین وەکو ئەوەی کە هێشتا وەکوتم هیچ نەبووە پارتی کە با بڵێین بەردەوام ئەمەی ئەوتەوە کە ئێوە یەک ریزی تێکەیەن بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ یەکێتی کە هاوپەیمانیەتی هات هاوپەیمانێتێکی سێقۆڵی لەگەڵ حەلبوسی و سەدر دروست کرد تو سێری ئەم ئیزدیواجیەتە بکە ئەم دووفاقیە لە سیاسەتە یعنی
وەفدێکی ناردبوو لەگەڵ یەکێتیە پارتی وەفدەکە کاک عیماد و وشیار زێباری بوون لە بەغا بوون ئەگەڕان بەسەری نەکانە ئەگەڕان شەو تا درێژنەی لەسەرین بوون بەهانی زوو وەفدەکە یەکێتی لە تەلەڤیزیۆن مەتاڕی هەولێریان بینی حەلبوسی و لەگەڵ مەسعود بارزانیا کۆبووەتەوە تقریبا لاوازی یەکێتی و دۆڕانی یەکێتی نییە قسەم بچێتەوە وەفدێکەوە کە ئەجێندای سەریکە قسەم لە چییە؟ قسەم لەو ئیزدیواجێت هەیە کە ئەمانە هەڵیان گرتووە ئەوە یەک ریزیتێکەیە ئەوە یەک ریزیتێک نایە کە داوای شەفافێتی نەوت و داوای ئەوە بێ کە داهاتی نەوت بە فعلی بۆ خەڵکی کوردستان بێ بۆ موچەی موچە خۆران بێ بۆ باشکردنی ژیانی خەڵک بێ ئەوە یەک ریزیتێک نایە ئەوە یەک ریزیتێک ئەو پەرلەمانتەرێت ناگە ئێستا هەردوو لە یەکێتیش یەک ریزەکەی تێکداوە و پارتیش لە بەغدا یەک ریزەکەی تێکدا ئێستا بەرامبەر منەگەر بە یعنی بە سەراحەت قسە بکەم زۆر بە وازەحی دەرکەوت قسەکانی ئێمە ڕاستە ئەوە پارتیە یەک ریزیتێکەیە ینی لەمەیانە یەکێتی تێکی نایبوو چکە یەکێتی من ئاگادارم و ئەو وەفدەیشمان بینی تەشکیل کرا کە بە یەکەوە ئەچنە بەغا هەموو ئینەگانی پێشەوە وەفدەکە بچێتە بەغا وەفدەکە لە هەولێر کۆبووە بەڵام پارتی لەویا گۆڵی لە یەکێتیش کرد و یەک ریزەکەیشی تێکرد بەڵام لە مەسەلەی سکاڵات تۆمارکردن لەسەر ڕۆژهەر زێباریش یەک ریزی لەگەڵ پارتی تێگنەدا چکە سێ پەرلەمانتاریشێتی لەگەڵ پەرلەمانتارێکی سەربەخۆ لە دەرگای فدراڵی سکاڵان لەسەر ڕۆژهەر زێباری تۆمار کرد. کاک حەکیم یەکێتی دوای ئەوەی کە دەرکەوت پارتی لە ژێرەوە ئیتفاقی هەیە لەگەڵ سەدریەکان و لەگەڵ حەلبوسیە لەگەڵ سونەکانە بەبێ ئەوەی گەڕابێتەوە بۆ یەکێتی بەبێەوەی یەکێتی ئاگای لێبێ یەکێتی ئەو جائیتر دەستی کرد بە کارتەکانی حەقی خۆشیەتی یعنی حەقی خۆشیەتی کە با بڵێن نەچێتە بەس پارتیش حەقی خۆی نییە کیاڵ دەبژێرێ هاوپەیمانی کێ حەقی خۆیەتی دەنابێ باسی یەک ریزیکە ئەبێ بڵێ ئەبێ بە کەس نەڵێ جاش نەڵێ خۆفرۆش نەڵێ پیاوی شیعە بە ئێمەمانان نەڵێ مادام خۆی حەقیەتی کە بەبێ گەڕانەوە بۆ یەکێتی بۆ نەوەی نوێ بۆ کۆمەڵ بۆ یەکگرتو بۆ گۆڕان بۆ چیچی بۆ ئەمانە ئەچێ لە ژێرەوە ئیتیفاقی ئەکا بۆ ئەوەی کە سەرۆ کۆمار ببا لە حکوومەت بەشداریکە ئەمانە کاتە دەرەوە کەواتە ئەو یەک ریزی تێگاوە حەقی خۆیەتی ئیتر بۆ ئەمەی بۆ نییە ئەمە یەکێشەکە بەس هەر لە بنەوە تا یەکڕێزیەکە یەکڕێزیەکی هەر کاکە من سێرێکی بینەران درۆینە نەبووە لە نێوان حیزبەکانە یەکڕێزی بۆ یەک نمونەیتر پۆستی پارتیویشێتی یەک نمونەی تری بابە ئەو ڕسمە ئەو ڕسمە بینی بعد تۆزێ شەرحی ئەو ڕسمە بکەیت باشە بەس ئەوە تعبیری شەلەوەی کە یەکێتیش پارێزگاری لە دۆسینەوە دەکات تۆ بزان بەڵێم چی فەرموو ئەمە ئێستا لە ئەمانە کۆبوونەتەوە لەسەر پێشنیاری سەرۆکایەتی هەرێم باشە کۆبوونەوەتەوە بۆ ئەوەی ئیدانەی ئەو بڕیارە بکەن کە محکەمە ئیتیحادی داوێتی بەڵام دوو هەفتە لەمەوە پێش دوو وەفدی هەرێمی کوردستان چوون بۆ قەتەر و بۆ ئیمارات بۆ قەتەر ئیمارات تورکیا باشە کاگنێچیر چوو بۆ تورکیا یەک کەسی لەگەڵا بوو لەگەڵ یەکێتی بۆچی چوو ئەردۆغان دەڵێ بۆ مەلەفی غازاتوو ئاگادار بوویت لە دەمی دەرچوو ئەروەمان بۆ معلوماتش شتێکی وابوو و ئەوەیش هەر بالمناسبە لە دوای ئەو تەسریحی ئەردۆغانەوە محکەمە ئیتیحادی ئەو بڕیارەی دەرکرد چونکە مەترسی هەبوو لەسەرەوەی غازی هەرێمی کوردستان وەکو نەوت ڕێکەوتنێکی 50 ساڵیە چەند ساڵیە بکرێ کاک مەسرور نەچوو بۆ قەتەر و ئیمارات کێ لەگەڵا بوو بینی و وەفدی یەکێتی و گۆڕانم نەبینی باش ئەمانە کەسیان و بینی باش لە کاتێکا کە ئەچل ئیتفاقیە ئەکەن خۆیانی نەکەن کاگنێچیر و خەریکەوە گوینیم جامعی لێ تەشەکەی کاگنێچیر و کاگ مەسرور کەس نابن لەگەڵ خۆیانە کاگ مەسرور کاگ ئارینی کوڕی بردبوو ئەو باشە بەڵام کە یێتە سەر شەڕەکە ئیدانەکردنەکە ئەوە تا بۆ خۆی خوشکە ڕێوازی لێ کاک قوبادی لێ سەرۆکی ئەنجومەنی دادوەریەتی بۆ با ڕسمەکە دەرنەگوت و ڕاوەستە لە تەنیشت سەرۆکی ئەنجومەی دادوەری لێرە دەرنەچووە ئەوە کاک مستەفای سەیقارە نوێنەری گۆڕان با لە بیرمان نەچێت
مەبەسم لەوەیە تۆ لاوازی گۆڕان لاوازی گۆڕان و ئیشێتی نێمادام وتت لە سەدانی تورکیا ئیماراتە تا لە کۆنفرانسی ئاسایشی میوشن تۆ باوەتاوکەم لەوێ نەبوون ئەوەش بیر خستمەوە بۆچی دوای کەوتون مادام ئەو لە میونشن ئەو کۆنفرانسە گەورە عالەمیە کە ساڵی جارێگەکرێ لەوێش کەسی لێ نەبوو ئەمان کە ئێستا لە کاتی بۆڵامدانەوە و شەڕن ئەبێ یەک ڕیز بین لەسەر مێزەکان دانیشین یەک ڕیز بین بەڵام کەیەتە سەرەوەی ئیتفاقی ئەەکەین و حاصڵاتەکەی چۆن دابەشەکەین کەسیان لەگەڵ ئەوە لە لاوازی یەکێتی و گۆڕانەوە نییە لە پێشە مشتێ یەکێتی و گۆڕان ئەگەر لاواز نەبوو نایە ئینشقاقیان ناکرد باش ئەگەر لاواز نەبوو نایەکێتی گۆڕان کاتی خۆی کە کاکنەوشینوانیش مابوو ئەڵبەتە لە سیاسەتکردنا کورتیان هێنا و ئینشقاقیان کرد ئەم ناوچەیەشیان ئاوا لێ کرد سلێمانی باش ڕووپا خامگەرەمە لای بەڕێزت باسی موچەت کرد هۆکارێکێ بۆ دابەش نەکردنی موچە چووکە ئێستا موچەی مانگی دوو بە فەرمی ڕانەگەندراوەکەی موچە دابەش دەکرێت پێشتر وعدیاندا بوو لە 25 مانگ کەم و مانگێک دەست پێ بکەن لە 5 ڕۆژدا تەواویکەن بەس موچەی مانگی ڕابردوو ئەو مانگێک زیاترە لە 24 یەکەوە دەستیان پێکرێت تا ئێستا شەندەی خانەنشین لە سلێمانی موچیان وەرنەگرتووە هۆکارەکەی دەست بەسەرکردنی داهاتی نەوت و ناوخۆی هەردووکیانە بەڵێ خۆی وەکو هۆکاری سەرچ هیچ هۆکارێک نیە بۆی موچە دابەش نەکرێت چکە گەر ئێستا حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت موچە دابەشکە قەت ناتوانێت نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتی ناوخۆ زیادی کردووە ئێمە بەڵگەمان هەیە لەسەرەوەی داهاتی ناوخۆ زۆر زیادی کردووە لەبەرەوەی بات زیادی کردووە داهاتی بات ڕسومات زیادی کردووە کرێ خزمەت گوزاری ئاوا کارەبا لەسەر هاوڵاتیان بۆ تەبارگرانی و زیادی کردووە یعنی داهاتی ناوخۆ بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیادی کردووە بەڵام بەداخەوە ئەو بە دوواداچوونانێ ئێمە کردومانە ئەو نەتیجەی کە ئێمە پێی گەیشتوین لە مانگەکانی کۆتایی ساڵی 2021 داهاتی ناوخۆ 370 ملیار بووە لەو ڕێژەیە 106 ملیاری سلێمانی و پارێزگای سلێمانی دەیدات بە وەزارەتی دارایی ئێستا لەو مانگانەی دوایی 7 ملیار دراوە بە وەزارەتی دارایی لە داهاتی سلێمانی و حکوومەتی هەرێم بە بڕیارێک دیارە وەزارەتی دارایی دەڵێ خزمەت گوزاریەکان نەسریە و فەرمانگەکان و هەروەها بەشێک لە موچەی فەرمانبەران لە داهاتی ناوخۆ دەدرێ ئەگەر پارێزگای هەولێر و دهۆک داهات تەسلیم نەکەن لەو داهاتە تەسلیم نەکەن موچەی ئەو بەشەی کە دیاری کراوە بە پێی بڕیارێک ئەوە نادرێ ئەگەر سلێمانی داهات تەسلیم نەکە ئەوە نادرێ لە سلێمانی داهات ئێستا تەسلیم ناکرێ یاخود بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمی کردووە لە کاتێکدا کە پێم وەکو باسم کرد باج زیادی کردووە داهاتی باج و ڕسومات زیادی کردووە و کارەبا ئاو هەمووی لەسەر هاوڵاتیان بۆ تەبارگرانی و زیادی کردووە هاوڵاتی بە زیادەوە دەیدا بەڵام لە نەتیجە داهاتی ناوخۆ کەم دەکا ینی ئەوە سەیرە و هەروەها 200 ملیارەکە کە بڵێن نایە و داهاتی نەوت وەکو باسمان کرد ئێستا نەوت نزیک بە $100 بە $85 دەفرۆشرێ بەمەش داهاتەکەی 800 ملیار دینارە مانگانە هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کە موچە لە کاتی خۆی دابەش نەکرێت بەڵام لەو 800 ملیارە 500 ملیار شتێک زیاتر دەدرێ بە وەزارەتی دارایی لە داهاتی ناوخۆش کورتێنان دەبێ سلێمانی نایدا یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەولێر نایدا ئەمە وادەکە کە موچە لە کاتی خۆی دابەش نەکرێت هۆکارەکەشی تەنها دوو حیزبی دەسەڵاتن کە دوو حیزبی دەسەڵات هەر کاتێک ناکۆچیان هەبوو من ناوی لێ دەنێم ڕێک دەکەون لەسەر ئەوەی داهات بۆ خۆیان ببند و نەینێرنەوە بۆ وەزارەتی دارایی ئەگینا داهاتی ناوخۆ زیادی کردووە نرخینەوت زۆر بەرز بۆتەوە هیچ پاساوێک نییە بۆی موچە لە کاتی خۆی نەدرێت ئەمەش هۆکارەکەی کاک حەچیم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو لەم خولەی پەرلەمانی کوردستان ئێمە داوا دەکەین کە پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان بەڵام تا ئێستا نەهاتووە ئێستا لە سەرەتایەکانی 2022 بەیانی وەرزی یاسادانان دەست پێ دەکات دیسانەوە داوا دەکەینەوە کە پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان بۆی هیچی تر داهاتی ناوخۆ داهاتی نەوت ناشەفاف نەبێ ئێمە نەزانین کە حکوومەت هەرێمی کوردستان چەندی داهاتە هەرێمی کوردستان مانگانە چەندی دەست دەکەوێت وە لە چی سەرفی دەکات چکە ئێمە نازانین بەڕاستی ئەو هەموو داهاتە بۆ کوێ دەچێت وە چۆن خەرز دەکرێت چۆن سەرف دەکرێت بۆ گیرفانی چییە ئەمەش لەبەر بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵات
نایانێ پرۆژە بودجە بنێرنە پەرلەمانی کوردستان یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی پەرلەمانی کوردستان پسندکردنی پرۆژە بودجەیە 3 ساڵە ئەو ممارەسە ئەو ئەرکەی خۆی نەکردووە تەنها یەک وەر 3 ساڵ زیاترە تەنها یەک وەرزی یاسادانانمان ماوە کە لە بەیانیەوە دەست پێ دەکات بۆ ماوەی 4 مانگ ئەو وەرزە بەردەوام دەبێت پەرلەمانی کوردستان بەو ئەرکە سەرەکیەی خۆی هەڵسێ ئەگەرنا پەرلەمان لە ماوەی 4 ساڵ یەکێک لە ئەرکە هەرە سەرەکیەکانی خۆی جێبەجێ نەکردووە ئەمە ژوای کردووە کە داهات ناڕوون بێ هەم بە داهاتی نەوت هەم داهاتی ناخۆ باشە چەند پرسیارێکی تر بە کورتی ئەگەر وەڵامان دەیت و سوپاس دەکەین سەبارەت بە کۆبوونەوەکەی سپەی پەرلەمان سپەی دەکرێوایە بەڵێ سەیری کارنامەکەمان کرد بۆچی چی لەبارەی داهات و موچە تێدانە پەسەند کرد دەنگدان و لەسەر پێشنیازە یاسای پاراستنی ئەرشیف پرۆژە یاسای چەک هەمواری یاسای کارەبار و خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بەڕێوەبردننی ئاو بۆچی شتێکی سەبارەت بە ژیانی خەڵک تێدانێت دەست بەراگرنی داهاتی نەوت و ناوخۆ بەڵێ خۆی ئێمە چەندین یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان ئێمە چەند پەرلەمانتارێک یعنی وەکو ڕۆژانە یاداش لەسەر ئەو پرسانێک کە پەیوەستن یاخود پرسی ڕۆژن پەیوەستن بە خەڵک ئێمە دەدەینە سەرۆکایەتی پەرلەمان هیچی ناخاتە بەرنامەیکە هەتا وای لاتوە ئێستا حکوومەت بە ناڕاستە خۆ دەڵێ من نایەمە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بە ناڕاستە خۆ لەبەرچی لەبەرەوەی پەرلەمانتاران قسە دەکەن و باز لەوە دەکەن یاخود پرسیارمان لێ دەکەن بەڕاستی وەڵامیان پێ نییە بۆیە نایەنە پەرلەمانی کوردستان ئێستا من چەند جارێک پێشنیارم بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە کە حکوومەت ئامادە نییە بێتە پەرلەمانی کوردستان و ئامادە نییە لێ پێچینەوەی لەگەڵ بکرێ یاخود پرسیاری لێ بکرێ سەبارەت بەو هەموو ناڕوونیەی داهات لە هەرێمی کوردستان هەیە ئەو پەرلەمانی کوردستان دەکرێ ینی ئەو پرۆژانەی کە حکوومەت دەینێرێ ئەو پرۆژانە نەخاتە بەرنامەی کار ئێمە بۆچی بەردەوام پەرلەمان دەرگای وڵا بێ بەڕووی حکوومەتدا بەڵام حکوومەت دەرگای داخستووە و هەروە حساب بۆ پەرلەمان ناکە ئێستا بەرنامەی کاری بەیانی 4 تەوەرەیە 2 تەوەرەیان پرۆژەی حکوومەتە دەنگدان و هەروەها خوێندنەوەی دووەمیشە ینی هیچ بەرنامەی کارێک نییە کە پرۆژەی حکوومەتی تێدا نەبێ بۆچی حکوومەت حساب بۆ پەرلەمان ناکە بۆ پەرلەمان حساب بۆ حکوومەت بکە ینی بۆ لە پێناوچی ئێمە چەند جارێک بەدەستی سەرۆکایەتی من بۆ خۆم پێم گوتون کە ناکرێ ئێمە دەرگامان واڵا بێ بەردەوام بەرنامەی کار ئەو ئەجێندایی کە حکوومەت هەیەی ئێمە جێبەجێ بکەین بەڵام حکوومەت ئامادە نەبێ ڕۆژێک لە ڕۆژان ڕۆژێکی خۆی تەرخان بکە بۆی ئەو هەموو داهاتە ناڕوونەی لە هەرێمی کوردستان هەیە بێ بۆ پەرلەمانی کوردستان ڕوونی کاتەوە ئەی مەگەر ئەو کارنامەیەی کابینەی نۆیەم کە هات لە بەردەم پەرلەمان خوێندیەوە و متمانەی وەرگرت هەمووی باسی لەوە بوو کە زۆربەی خاڵەکان کە دەبێت داهات شەفاف بێ داهاتی نەوت شەفاف بێ وایە ماڕوو بەڕووی گەندەڵی دەوەستینەوە چاکسازی دەکەن کە هیچی جێبەجێ نەکردووە دەبێت بێ لە بەردەم پەرلەمانی کوردستان بڵێ هۆکاری جێبەجێ نەکردنی کارنامەکەم چی بووە سوپاسان دەکەین سوپاسانی دکتۆر کاتم زۆر کەمەوە بەس دەمێت سەرنجی بەڕەشی بزانم لەسەر سیستی دابشکردنی موچە لە کوردستان هیچ پاساوێک کە ئێستا نەوت ئەمڕۆ چوو بۆ $103 ئێستا بە $98 بڵێن کەمێک دابەزوێتەوە مانگێک زیاتر لە سەروی $90 ئێستا پەرلەمانتارەکان دەڵێن 5 مانگە هەر $350 میلیۆن نەگرێتەوە یعنی نەکەمونە زیادی کردوەوە خۆی داهاتی ناوخۆ دەڵێن دەستی بەسەر داگیراوە زۆر کەم بۆتەوە هیچ پاساوێک هەیە بوو سیستا بەشنی وچەیە ئەزانی زۆر بەداخەوە یعنی ئەم مەسەلەیە من پێم وایە ئەوە نی هەر بڵێ مناقشەی بکەی بۆ یاین دواکەوتن و دوانەکەوتن مناقشەی ئەوە بکەی کە بیانەوەکە چییە لەبەرەوەی زۆر وازەها کە دواکەوتنی موچە هیچ پەیوەندی بە داهات و ئەم جۆرەشتان نەبوونی داهاتەوە نییە من پێم وایە هیچ پەیوەندی بۆ نیە یعنی با یەک نمونە بێنینەوە ساڵی پار مانگی 1 و 2 بەڵێ یان بڵێن ساڵ و نیوە پێش ئێستا نرخی نەوت لە کاتی کۆرۆناکەیان نرخی نەوت هاتە دەوری $20 با بڵێن $30 باش ئێستا تۆ ئەڵێ بە $98 نەخێر بە $90 با $80 یعنی فەرقەکە زۆرە $1 ئەو کاتە بە 1250 دینار بوو 200 دینار بوو یعنی $100 بە 120,000 بوو 125,000 بوو ئێستا $100 بە 147,000 و 46,000 نوتەکە بە $1 دەفرۆشن داهاتەکە زیاتر دەکات بەڵێ ینی زۆر فەرقی هەیە لە دوو لاوە لەوە نەکە نرخی نەوت هەر بە $کەیە لە 30ەوە بۆ بە 90
بەڵکو لە $1 چەندێک پارەکە فەرقی تقریبان 1 لەسەر 3 چەندێکە لە سابیستی قوتی $کە زیایشی کردووە لەبەر ئەوە بەداخەوە یعنی هەریش نەبێ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ احترامی ئەو بڕیارەی خۆی بگرتایە کە دەڵێ هەموو 25 مانگێک موچە بە خەڵکە دەدەین خەڵک چی ئەوێ هیچی ناوێ بەس موچەکەی خۆیوێ فەرمانبەر کە دەوامەکە ئەکا ئیلتیزاماتەکەی جێبەجێ ئەکا تۆ هیچی ناوێ بەزەونا موچەکەی لەبارەی 200 ملیارەکە دوای بڕیاری دادگا وەستاوە 200 ملیارەکە تا ئێستا نهاتووە باشە ئەوە تا ئەو تقریبان 2 هەفتەیە بڕیارەکە دەرچووە تا ئێستا نەهاتووە جا پاساوەکەی هەرچێک هەیە لە ڕاستی یا ڕەنگە ئەم بڕیارە ناڵێم ڕایگرتووە بەڵام بە تەکید ئەم بڕیارە کاریگەری ئەبێت وهیشێتی لە دومەدا کاریگەری باشە دو پرسیارم سەر زۆر بە کورتی لەسەر سپەی و بزانام دادگای فدرالی مەسەلەی کاندەکانی سەر و کۆمارێک لا دەکاتەوە دەرگای خۆپاڵاوتن بۆ دومجار دەستوریە نەدەستوریە پێشبینی چی دەکەێت پێ دوایە بڕیارێک دات بڵێ نادەستوریە خۆ بڵێ دەستوریە من بەپێی دەستور بێت دەستوری نییە ئەوە پێ ڕێکەوتنی سیاسی بێ ڕێکەوتنی سیاسی و دادگا بێت ئەو خۆیان نەزان باش سپاس زۆر سپاس بۆ وەرزان دکتۆر بەختیار شاوەیس هەروە ڕووپاک ئەحمەد سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ